کامێرەی سیارەکەت حاسەی سیارەکە و زۆرە بۆ دابنێن ئەڵێ مواسەفاتە 20 حاسەی تایە 20,000 تایە 50,000 تایە تۆ زانیت بەس خانە هەستەوەرەکان لەژێر پێستا 3 ملیۆن دانەیە. لا حول ولا قوة إلا بالله. 3 ملیۆن خانەی هەستەوەر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لباسی هەستەوەرەکانە ئەمڕۆ هەستەوەرێکی زۆر گرنگ زۆر گەورە کە هەموو چاومان لەسەرێتی و زۆر جار خەرجی و پارەکانمان ئەلەویانەیە سەرفەکەین بۆ ئەوەی کە بە شێوەیەکی جوانتر و لایەقتر دەرکەوین لە بەرچاوی خەڵکی و هەموو خولگەی مێشکمان لە دەوری تەجمیل و جوانکاری لە پێستا کۆ بێتەوە. یعنی ماوەسە باسی پێستمان بۆکی بڵێ ئەو پێستەی کە خوای گەورە بۆ ئینسانی دروست کردووە 5 تا 10 کیلۆگرامە، هەموو لاشی تیدا پۆشیوە، جوانیوەک و بەهایەکی داوە بە هەموو ئینسان، هەموو عیب و عارەکانیشی داپۆشیوە. ئەگەر کۆمپانیایە بیەوێت ئیشێکی جوان بکات ئەبێ هەموو ئەوەی کە دایناوە لە بۆری و لە وایر و لە نێتوۆرکین بە پردەیەکی جوان ڕووپۆشکات. خی گەورە ئەم ڕووپۆشەی کە بۆ ئینسانی داناوە ئێمە وازانین تەنها کاغەزێکە، وازانین تەنها چاکەتێکە لە بەرمانایە کە قماشێکە و هاتووە عیب و عارەکەی داپۆشیوین لە ناوە هیچ وردەکاریەکی تیانە. عینەن ئەو زەرفەیە کەی ئاڵێنین لە هەر ئامێرێکەوە بۆ ئەوەی کە پارێزگاری بکات. خۆشەویستم، لە ناو پێستا خی گەورە کۆمەڵی وردەکاری دروست کردووە کە بەس خۆی ئەزانێ ئەم وردەکاریانە چەند جوانن چەند هەستەوەرن. ئەگەر پێست وەکو ئەم تەختەیە بواە هەستی تیانە بواە ژیانمان چۆنە بوو. منی ساکەنە نەمەزانین لە خزمەتی جەنابتان لەسەر چی دانیشتوم، ئەوە ئاوڕم باێت ئۆسیرم کردایە بمزانی ئایا چییە، نەمەزانی پشتم بە چیەوە داوەتەوە، نەمەزانی جلەکانم نەرم و ناسکە یا خوشتێکی تایە عەزێتمەیە، نەمەزانی گەرمامە سەرمامە عەرەقم کردوتەوە چڵکنم خاوێنم، هەستم بە شتەکان ناکرد. ئەم پێستە وایی لە ئینسان کردووە، ئینسان چۆن لە پێشەوە کامێرەی پێشەوەی بەدانراوە حاسی لە پشتەوە هەر هەمووی تەنراوە، یەک و دوان نییە. تۆزانە سەری ئەم پێستی خۆت ئاوا ئەەکەیت وازانی ئەم پێستە هەروە شتێکی سادە و ساکارە نەخێر. ئەم پێستی من و تۆ خۆشەویستەکانم خی گەورە وای دروست کردووە لە ناو پێستەکەیە و لە ژێر پێستەکەیە میلانینی بۆ دروست کردوین، لە 1 سانتیمە 10,000 خانی میلانینی تایە بۆ ئەوەی کە لە تیشکە زیان بەخشەکان بتپارێزێ. ئەم پێستە وای کردووە کە ئینسان هەر کاتێ دەستی برد بۆ هەر شتێک ئەگە چاویشی لێ نەبێ هەستی پێ بکات چۆنە چییە یەکسەر دەتوانێت تەقدیری کە ئەگە چاویشی نابی نابێ. ئەم پێستە وای کردووە لە ئینسان کە ئینسان حەواسی بە دەوریوبەری خۆیان تەنرا بێت و هیچ نوکە دەرزیەک نەبێ لە ئینسانە کە خی گەورە هەستەوەری تیادانە نابێ. چەند عەجیبە. لەناو ئەم پێستەی من و تۆیە خۆشەویستەکەم کە پێست بۆ خۆی ئەزان تەنکی پێست چەنە؟ 9 ملیم بۆ 5 ملیم، لە پێڵووی چاوە بێ بە 9 ملیم، لە شوێنە ئەستورەکانی شاوەک و پشت ئەبێ بە 5 ملیم. لێرانەیە لەم شوێنە تەنکەیە کە لە چەند ملیمێکە 3 چینی دروست کردووە، ئەیپیدێرم، دێرم، سەبدێرم یان هایپۆدێرم، 3 چین.
هەرچی نەشیان شتێکی تایە بە شێوەیە کە مووەکانیش هەستی پێیەکی کە دەسێ بەرێکەوێ کلێنسێ بەردەسێ بکەوێ لۆکەیە بەردەسێ بکەوێ هەستی پێیەکی هەتاوەکوش زەخت و فشارێکی زۆر هیچ شوێنێکی لاشە نییە دکتۆر بڵێ بە عەلیەوە دەرزێکت بە وەرگرم چونکە ئەو شوێنە ئازاری تیانە سوبحان الله ئەمە هەر هەمووی وای کردووە لە ناو پێستی ئینسانە خوای گەورە بۆ عەزابدان ئەمی بۆ دروست نەکردویت بۆ ئەوەی کە ئاگات دەخۆت بێ بۆ ئەوەی کە ئەگەر شتێکی زیان بەخش بەرد کەوت زوو دەست بکێشیتەوە تۆ برسیتە چی تۆ ماڵەوە کە سەیرەکەی دەفرەکە لەسەر ئاگرە و کۆچکێکی تیا دەسە بەی بۆ کەوچکەکە و دەرێنی وەختێ بەخۆتەزانی کە سەیرەکەی سوتاوێکە چۆتە سەر ئێسک بەس ئەمە ڕوونادا بۆ چونکە یەکسەر پێستەکە پێتەڵێ بە دەمارێکە کارلێکە کات یەکسەر هەستەوەری گەرمیەکەوێتە ئیش ئەیبا بۆ چۆ ئەیبا بۆ دەمارێکی یا بە دەمارەکەی تێ دەمارەکە ئیبا بۆ فەقەرات دوای لە فەقەراتەوە ئەگەڕێتەوە لە زوو دەست کێشەرەوە بەبێ ئەوەی کە من و تۆ ئاگامان لە خۆمان بێ دەست لە دەرکەیە کێشینەوە بۆی کە ئازارمان نەیە هەر شتێکی زیان بەخش خوای گەورە سوڕێکی کورتی بۆ دروست کردوین کە پێوتە شۆرت سێرکڵ ئەمە شۆرتکەتێکە ئەم سێرکڵە زوو دەستە کێشێتەوە ئەنجا هەستەوەرێک شەنێرە بۆ مێشک ئەڵێ ئەم پیاوە ئەم مناڵە دەسی برد بۆ ئەو دەفرە جارێ دەسی پیا چزا نابێ دووەم جار بیاڵی ئەمە دووبارە بێتەوە مێشیشەڵە بەسەر چاو ئاگام لێ پێم جارەگە دەسی برد بۆ شتی گەرمەوە تازە تەجروبە ماوەرگرت دوو جار لە کونیەکە ناگەزرین پەنجەی بۆ ناباتەوە عاقڵ بۆ تەواوی تر خۆ قابیلە جارێک تێ بچێت دەست لە شتی زیان بەخشەوە بات ئەم پێستە خوای گەورە ئەم دەماری کە بۆ دروست کردووە لە ژێر پێستی ئینسانە هەر هەمووی ئاوا تەنراوە بەچی بە 5 ملیۆن هەستەوەری بەس ئازار شکری خوای گەورەی لەسەر ناکەیت لە کاتێکا هەر هەمی بۆیت بێدەن کردویت دەرکێکە چێ بەلەشتا زیخێک ئەچێتە ژێر نینۆکتەوە شوشەیەک ئەچێ بەژێر پێتا چەند ناڕەحەتە بە دوو کە سەیرێکن بە دوو چاوی ئەبڵەخەوە ئەلە بەخوای چیتیان نییە لە بەخوا خۆ مەستی پێکەما ئەوەت ئەنجا سەیرەکەن فعلا قسەکەی تۆ دەرەچێت چکە بۆ پێستەکەت لە هەموو شتێ حساسترە ئەو پێستەی کە بەخۆتەوەی تخواڵی سێرم بۆ بزانە ئەوێن بۆ چیە خوڕێ ئەلە بەخوا هیچ عیبی نییە کە سێرەکەن لە جلەکە تا شتێکی زۆر بەسیتی تایە واتە ئەم پێستە دانیشتۆ حیمایەتی تۆکە لاشەی تۆوە پارێزێ ئەگەر پێویستیش نەکە ئازارت نادا پەناگرم بخوا کەسێ قەدری ئەم پێستە نازانێ یاخود بەردەوام خەریکی میکیاج و تەجمیل و گۆڕانکاری و ئەمە بێنە و لەبی بە و دەستکاری بکە و وەڵی خۆشەویستم پێست بۆ ئەمە دروست نەکراوە بۆ ئەو دروستکراوە کە یەک تۆسپی عاقڵ بیمزانین ئەم هەستەوەرانە چۆن ئەمە ئەکەن بە کارەبا ئێمەڵین وڵاتێکی کە قاچنی بە کاشەکە یەکسەر لە ژێرەوە بۆ تەکا بە کارەبا و کارەبای وڵات دروستەکە بیرە کردوێتەوە لەژێر ئەم پێستەیە هەر شتێکی بەرەکەوێ هەر زەختێکی بەرەکەوێ ئەیکا بە کارەبا لەژێر ئەم پێستەی من و تۆیە کە خوای گەورە بۆی دروست کردوین هەستی چی تایە لەژێر 1 سانتیمە 1500 هەستەوەری پەستانی تایە 1500 ریسپتەر هەستەوەری پەستان لەژێر 1 تۆزە بەڵام لەژێر هەموو پێستا 30,000 هەستەوەری پەستانی قوڵی تایە کە ئاوا کاکە دەستلا بە قاچم ئازاری هاو تونگ دەسم مەوشە تونگ زەختم لێ مەکە کورە ملم شکا لەژێریە لەژێر هەموو سانتیم بە سانتیم پند بە پنتی ئەم لاشەیە هەستەوەری پەستانی تایە ئەم هەستەوەری پەستانە ئەگەر حسێبی کەین 30,000 دانە بەناو لاشەیە بڵاو بۆتەوە بزان چۆنە وەکو چی وایە وەکو پیاس وایە وەکو تۆکلی پیاس ئاوان ناویەکە لەژێریشیە دەمارێکی تایە کە توێکلی دەرەوە زەختی بەرەکەوێت تۆزێک ئەڵێ فشارەکە هیچ نییە دوای جا توێکلی دووەم جا توێکلی سێم
20 دانە چی نەکەوێتە سەریەک هەتا زەخت لە دەمارەکەکە کە ئیترە لە تەواوتر بەرگە ناگرن پستانەکە زۆر بوو چکە دەمارەکەی تر خەریکا بچڕێ کارەبایەکی زۆر نەقلەکە بۆ مێشک ئەڵێ ئەم پیاوە زەختی زۆر لەسرە فشاری زۆر لەسرە فشارەکە نەفسی نییە فشارەکە فیزیکیە ئەوە لەسەر لاشەتە قەت حساب بۆ ئەمە کردووە ئەم هەستەوەرانە هەریەکەیان سوبحان الله هیانە لە شەشەوەی گوڵ دروست بووە دەمی کردوێتەوە هیانە سەر شەوەی پیاز دروست بووە هیانە سەر شەوەی گەڵا دروست بووە هیانە شەشەوەی دار دروست بووە هیانە لە شەشەوەی مولولە چۆبەیەکە هیانە لە شەشەوەی ئاوا لولپێچێک دروست بووە هەریەکەشیانی شێکە بووە گەر خوا بۆ خۆی بزانێ ژێر ئەم پێستەیە چەند پەنهان هەیە چەند هێنی هەیە شاردوێتیەوە بۆی کە من و تۆ هەر کاتێ هەستمان کرد ئەوە سەرمامانە یەکسەر بچین جل لە بەرکەین و بڵین ئادەی تخواگەرممان کەنەوە 150,000 هەستەوەر هەیە بەس بۆ سەرما ئەی بۆ گەرما ئەبێ زیاتر بێ نەخێر 16,000 هەیە بۆ گەرما چکە ئینسان بە سەرما ئەمرێ ڕقە بێتەوە بەس بە گەرما هیچی لێ نایە ئەگەر شلەوەنی ون نەکە جا ئەم هەستەوەرانە هەمووی لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەم چەند ملیۆن هەستەوەرە هەر هەمووی بە تەزوی خۆی بە کارەبای خۆی بە شوێبڵی خۆی بە واری خۆیچە بۆ مشک ئەنجام مێشک یە تەحلیل ئەم شتانە و بۆکە بۆ باسەکە ئاڵێ سەکەنە تۆ هەردوو ئانیشکت لەسەر مێزێک داناوە ئەو نیگرتووە شوێنەکە ئاوایە ڕقە سبرە گەرمە ساردە بەستانەکەی چۆنە لەکوان چەندێ دوورن لەیەکەوە الله سبحان الله ئەم وردەکاریانە کە هەمووی حسابی هەندەسی وردی بۆ کراوە چۆن مهندسێک بینایەک دروستەکە دواتر دێن ڕووپۆشێکی جوانێکن پەردە پۆشیەکەن هەمووی شاردنەوە ئەم لاشەی من تۆش ئاوا هەمی پەردە پۆش کراوە بەڵام بچی بەم پێستە جوانە لەبەرەوە هەر هەمووی خوای گەورە بە وردەکاریەک بە خەڵقێ بۆ دروست کردویت بە جوانیە بۆی دروست کردویت هەموو ئەم پێستە تەنراوە بە نێتوۆرکێک کە ئەو ڕۆکەشە نیە من و تۆی بینین ئەم پێستە جگە لە جوانی جگە لە نەرمی جگە لە ناسکی ئەوە یەکەی تر وای لێ کردویت بەیەکێ لە هەستەوەرەکان بەڵام بەم هەستەوەرە داواکەیت خوای پێ هەسکەیت خوای پێ ببینیت بی لە خەڵقەکەی ناکەیتەوە ئا لەرانەیە شوێندەسی پەروەردگار لە هەموو پنتێکی لاشە و پێستی ژێر پێستی خۆتا بینیت قالوا أرنا الله جهرة جال خوامان پیشان با نەگەینە ئاستی فێرعەون کە با بگەمە لای خوای موسا بزانم ئەم خوای ئەو باسیەکە پێویست ناکا بەرز بیتەوە سەیری ژێر پێستی خۆ کاموش لەکە بینیت هەر ئاوا چڕنۆقێ لە خۆ بگرە دەرزیەکی پیا بکە زاناستی پێەکەی بەڵاستی پێەکەم لە هەموو شوێنێکە کامێرەی سیارەکەت حاسەی سیارەکە و زۆرە بۆ دابنێن ئەڵێ مواسەفاتە 20 حاسەی تایە 20,000 تایە 50,000 تایە تۆ زانیت بەس خانە هەستەوەرەکان لە ژێر پێستا 3 ملیۆن دانەیە لا حول ولا قوة إلا بالله 3 ملیۆن خانەی هەستەوەر بەس پێتەڵێن ئێستا دەستی چۆن داناوە بەس پێتەڵێن دەسە لەسەر چییە ژێر دەستت چییە ئەی پەنجەکانت دواییش لەگەڵ یا ڕادی بۆی کە خەیاڵە لای نەبێ بەردەوام خەیاڵە نا ڕادێ ئەڵێ شوێنەکە و باشە ئیتر لە بیرتە چێتەوە خەریکی قسەکردنی خۆتی خەریکی جۆگرتنی خۆتی بەڵام پێتەڵێت لە هەر شوێنێکەوە بەسی ترین شەد ڕوو تێ بکە بە گەرما و سەرماکەشەوە یەکسەر لاشەک یەچەکەی ئیش پێکات وای جوڵێنێ بۆی کە زەرەرە پێنەگا ئەم پێستە بۆ ئەوە دروستکراوە کە پارێزگاری لێ بکەین بۆ ئەوەی کە لە ئاگری جەهەنم پارێزراو بێ بۆیە کە پێز ڕۆیشت ئینسان ئازاری نامێنێ خوای گەورە فەرمێ كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب پناگرم بەخوا لە جەهەنەمە ئینسان نەڵێ جا کە پێستەکەم سوتا خۆیتر هەست بە ئازار ناکەم نا ئەو کلێنە نەفسێشی بۆ پڕ کردیتەوە
بۆی کە کافرەکان هەستکەن هەر کاتێ پێستەکەیان پێوە نەما پێستی تازەیەتە شوێنەکەی و بۆ ئەوەی کە ئازار و ناڕەحەتی زۆر بچێژن. وەڵە خۆشەویستەکەم خی گەورە بمان پارێزێ ئەکری ئەم پێستە ئەساسی نیعمەت و پێزانین بێ کە بەردەوام ئەیبینین و سەیرەکەین ئەشکرێ مەجای شەقا و تیاچوون و ناڕەحەتی ئینسانەکان بێ. بەڵێ بۆیە وردەکاری ئەم پێستە، جوانی ئەم پێستە، هەستی ئەم پێستە، حاسی ئەم پێستە زۆر لە ئەندامەکانی تر و زۆر بەرفراوانتر و گەورەتر و جوانترن. بەڵام إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. ئەمە بۆ کەسێکە کە گوێی هەڵخستە بێ و پێی ژیر بێ و پێی عاقڵ بێ و هەست بە نیعمەتەکانی پەروەردگار بکە لەم هەست و هەستەوەرە جوانانەدا. سلام علیکم ورحمة الله وبركاته. جا بێنە بەر چاوی خۆت. لێرە لە دنیاە گەنج بوویت و هەرزە بوویت و کۆمەڵە تاوانە کردووە، دوای چەند ساڵێک کۆمەڵێنەوە ئەخیتۆ بەجێیان هێڵیت، جا لە قیامەتە سەدەها هەزار مناڵ لێ کۆ بێتەوە باپیرە گیان باپیرە گیان حسابی خۆ بکە.